ئەمڕۆ مانگرتووان نەخۆشخانە جێدێڵن و دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان و دەست دەکەن بە ناخواردنی ئاسایی خۆیان. من ئەمەوێ بچمە لای خۆیان پاشی زەخان ئەمڕۆ بە پێوە بینم مامۆستا سەنگەل جرایمشە نقۆڵ ئەم نقڵەکەڵە گرم چیان پێوتن؟ پیانوتین کە بڕۆنەوە بۆ ماڵە و هەروەها ڕێنماییشیان ناپێمان بۆ خۆراکەکان. چیتان خواردە لە ماوەی ئەم دوو سێ ڕۆژەیە؟ شۆربە، جگەل لە شۆربە، شیر. وتیان چی بخۆن لە ماڵەوە؟ لە ماڵەوە ڕەچەتەکەیان ناوە پێم سێرم نەکردووە مەگەر دوای شتێکە تایبەتە بە خۆمان. یابراخی تایە؟ یابراخی تیانە جارێ؟ نەبابەتیانی. تەندروستی شۆنە؟ زۆر زۆر باشە. یەخوار باش بی. ئەمە سوالای پاشی زەخان چیان پێوتن بەنیازن کەی بڕۆنەوە؟ وەڵی ترەوە خۆمان کۆکن و لە دوای کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە دوای سوپاسی ئەو کەسولایانانی پشتەگیرمان بوون خەسخانەی شار و بە تایبەتی بەشی فریاکەوتنی هەناوی کاماوەی 5 ڕۆژە بە 6 ڕۆژ خزمەتیان کردوین لە دوای ئەو کۆنگرە و لە دوای ئەو سوپاسگوزاریە ئەڕۆینەوە لای شوێنی خێمەکە وێنەیەکە گرین و ئەڕۆینەوە بۆ ماڵی خۆمان. پاشی زەخان چی ئەخۆن؟ ئەو لیستەی بۆتان دانراوە لە ماڵە بێ چی بخۆن؟ وەڵی لیستێکی تایبەتە بە تایبەتە بە ئێمە لیستێکی دایتە کۆمەڵ ڕێنمایی تایە تۆزە ناتوانین بچینە بداکارەکە بەس تایبەتە تا تقریباً بۆ سیستەمە بێ تا چل شەوێکی ترش ئێمە ئاسایی نابینەوە. چیتان خوارد لێرە؟ خواردنەکان ئێستا ماست و گوێ مۆزیانیا پێمان. ڕۆژانی ڕابردوو؟ ڕۆژان دوو ڕۆژی نانمان نەخوارد، 3 ڕۆژی نانمان خوارد، 3 ڕۆژکە ڕۆژی یەکەمێک ژەممان خوارد، دوێنێکە 3 ژەممان خوارد، ئەمڕۆکە 1 ژەممان خوارد. سپاس بۆ تۆ بە هیوای تەندروستییەکی باش. بەڵێ مانگرتوەکان 15 ڕۆژ مانیان گرت، 3 ڕۆژش لە نەخۆشخانەمانەوە وەتەمە 18 ڕۆژ. ئەمەی کە هەیە لێسەدا دیمەنی خۆکۆکردنەوەی مانگرتوەکانە بۆ ئەوەی کە نەخۆشخانە بەجێبهێڵن بکەونەوە سەر دۆخی ئاسایی باری خۆیان لێرە کە وردە شوێنەکان چۆڵە بێت بۆ ئەوەی کە بڕۆن و دەستکەنەوە بە شێوازێکی ژیانی ئاسایی خۆی. مامۆستا سڵاوە لێ بێ. تەندروستی و چۆنە؟ وڵای سوپاس بەخوا باشین. وڵا خۆشە ڕۆیتەوە ماڵەوە؟ وەڵاهی گومانیتیان نیە هەموو ئینسانێک لە خانەوادەی خۆیان زیاتریش ڕەحەتەکە و مرتاحە بێ لەبەرەوەی تۆ مدەتێکی زۆرە لە ئاژزانە دابڕاویت ئینشاءڵڵا بەم ڕۆژنەوە زیاتر دڵخۆشە بین. هەردوو دەستە پێچراوە چیەوە؟ والله ئەمە نەمە بۆ کانۆلاکە ئەمەشیان 3-4 کانۆلا لێ درابوو ئاوساوەکە ماشەڵڵا هەر کەسێت تەوقێتون دەستە گوشەوە هەرکە 1 مەتر بەرزەبمەوە لەبەر ئەوە زۆزێک ئازاری زۆرە ناوێرم لەێنەکەم لەبەر حاڵەتیەوەی کە تۆ ئەڕۆیتەوە ماشەڵڵا میوانوشە زۆرە بێت ئەبێ مراعاتی ئەوە بکرێت. مامۆستا شاد ئەو لیستی بۆتان داراوە کە وەکو خواردن بیخۆن لە ماڵەوە تا چەندێکە بێت لەبەر سەری بەردەوام بن. ئەو بە گوێرەی ڕێنمایی دکتۆر کە بە ئێمەی داوە تقریبان هەڵانە بم تا 1 هەفتەی ترەوێ بە گوێرەی ئەو لیستێکی بۆ ئێمە دانراوە هەر لەسەر و جۆرە خواردنانە بڕێن چکە بەڕاستی من ئەم شەوێک شتم تاقی کردەوە خواردنێکی تایبەت جیاواز لەوەی ئەوان ئەکسەر پێی تێکچوو ینی حاڵەتەکەم گۆڕا وتم برادێک شتێکی پێدام خواردم ینی بەجددی یەکسەر مەعیدەم تووشی ئازار بوو 1 نقڵشم خوارد لە دوای ئەو هەر تاوەتێکیدا نازانم هێشتر ڕانهاتوونەتەوە لەسەر خۆراکێکی ئاسایی سەرسام. 2 هەفتەیە توان بکەونە سەر خۆراکی ئاسایی؟ 2 هەفتەیەک مەوعیدێکیان بەداناوینەتەوە یەنەوە بە نەخۆشخانەی شار کە اینەوە دکتۆرە مابێنێتەوە دوای ئەو ڕێنماییکەمان پێدا ئەگەری هەیە بچینەوە سەرباری خۆراکی ئاسایی. واللهی بە گوێرەی ئێستا سەم ئەم ڕۆخم نەکێشەوە نازانم من ئەگەری هەیە گەشت بێتە 5 کیلۆ بەڵام بزە بێت دڵنیانی منازانم من نامەوێت بڵام 15 کیلۆ 10 کیلۆ نەحەق خەدەی خۆم چۆن بۆ ئەوە بە احتیمالی هەیە 5 کیلۆ دابەزی بم بەڵام بۆی کە کاریگەری لەسەر دروستم کردووە ینی بەجددی ئەوە نییە کە بۆ لەسەر مەسەلای کێشەکە بێت کاریگەریەکە هەستەکەم درێژخایەن بێت بۆ مدەتێکی زۆر بەڵام ئینشاءڵڵا چارەسەرە بێت. سواسانەکەم ئێمە
ئەمە لە کۆتایە شتێ بڵام بە تایبەتی بە ئێوە بە هەموو ڕاگەکانەوە بە تایبەتی بە بەڕێزت زۆر ماندۆبی لەگەڵوانە لەگەڵ کامێرەوانە بە ڕێزەکەتە ئاگام لێ بوو شەیوا بوو ئەم پیاوە ساعت 2 شەو ساعتی شەو وێنەی ناو خێمەکەی گرت ماندنە ناسانە لەگەڵ ئێمە شەوێکە تا کۆبنەوەمان هەبوو بزانم هەتاسی شەومایەوە فەقیرە چاوەڕێی ئێمە کرد بۆ لێدوانێک بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە کە ڕاگەنەکان بەم شێوازە لەگەڵ ئێمە کارەکەن ئینشاءالله سەرکەوتوو بن وەسپاسی تایبەتتانەکەین هەمیشە سەرکەوتوو بن ئێمەشی سەرشانی خۆمان بە جێگەیاندووە سپاس بۆ ئێوە بۆ مادەبوونتان زۆر سپاس دەکەم ئاوەسەجان زۆر سپاس دەکەم بەڵێ ئەوەی کایبینن وردە دێنە دەرەوە خۆیان ئامادە کردووە بۆی کە دوای 18 ڕۆژ بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان لەبەر ئەوە 15 ڕۆژ لە ژێر خێوەتدا لە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکانمانەوە پاشان 3 ڕۆژیش لە نەخۆشخانەمانەوە ماڵ سڵاوە لێبێ مانگرتوەکان وردە ڕۆنەوە بەرەو ماڵەوە بەنیازن چی بکەن دوای ئێرە وڵی لە ڕاستیا جارێ بپشوویە بدەن جارێ تەندروستیان ناساغە تا ئاساییەتەوە جێگیرە بێتەوە لە ڕاستیان نەگەر مانگرتوەکان خەڵکی چالاکوانێکی زۆر لە دەرەوە هەیە بڕیاری چالاکی تر ئەدەن بڕیاری ناڕزایی تر ئەدەن بەڵام لە ئێسایە بڵین ئەوە هەیە بۆ بەیانی هیچ شتێک نییە بەڵام هەمووانەی پێکەوە بەمانگرتوەکانی شەوبانیشی کە لە دەرەوەن هەر بڕیارێ بدرێ دەستە جەمی هەمومان پشتیوانیەکەن زۆرسپاس بۆ بەڕێستان ماوەساوسمان بۆ پێی پاش هەموو شتێکم بیرچوو لە تۆی پرسم لەمای ئەم 18 ڕۆژەیە چەند کیلۆ دابەزانەوە من لەبەرەوەی زراوم کردووە چاوری ناسووتێنم بەد لە هەڵە هاوڕەکانم کەمتر تقریبا 7 کیلۆ بەڵێ شکەم زراوم پەرێنەوە زۆر سپاس بۆ تۆ بەڵێ ئەوەی کە بینیتان ئەمە دیمەنی ساتی بەجێهێشتی نەخۆشخانیە لەلایەن مانگرتوەکانەوە کە 13 مانگرتوون 15 ڕۆژ لە ژێر خێوەتدامانەوە 3 ڕۆژی لە نەخۆشخانەمانەوە ئەمڕۆ دەگەڕێنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان